تەبەیی کە بەدەستمەوە گرتم ئەمە ژیانی ڕۆژانەمانە ناچارین ئێمە دەبێت ئاو لەمەیە بخۆینەوە یان ئاو زۆر جار پێمان دەڵێنەوە ئاوەی کە ئاوی خواردنەوەیە کە دێتە سەر تەنکی سەربانەکانمان خەڵکانی دەڵێ پیسە بەڵام لەلایەن بەڕێبەراتی ئاوی سلێمانیەوە ئەمە پشتڕاست کراوەتەوە کە ئاوێکی زۆر پاک و خاوێنە پشکنینی بۆ دەکرێت دوجار دەنێدرێتە تەنکی سەربانی ماڵەکان ڕەنگە تەنکی سەربانەکەی خۆت پیس بێت دەبێت تەنکی سەربان ستاندارێکی پێما بێت 6 مانگ جارێک دەبێت پاک بکرێتەوە بەلایانی کەمەوە تیم هەیە دێنە ماڵەکەت پاکی دەکەنەوە هەندێک بۆی تایبەتی هەیە دژە ژەنگن ئەمانە بەکاردێنن بابەتەکەی ئێمە لەسەر ئەوە نییە کە ئاوی خواردنەوە چۆنەوە چۆنیە بەڵام بەشێکی پەیوەندی بە ئاوی خواردنەوە هەیە ئەم ئاوە کێمە لەم دەبێدا دەیخۆینەوە فڕی دەدەینە ژینگەوە بەبێ ئەوەی ئاگدار بین ئەم دەبەیە پێدەچێت چەند سەد ساڵێکی بێت لە نێو خاکدا شی بێتەوە لەو شوێنەشی کە شی بێتەوە بە پیتیتیان ناهێڵێت واتە ئێستا ئەمە ئەگەر لە مەترێکدا شتی بێتەوە لە نێو خاکدا و 300 ساڵی تر کە کەسمان نامێنین بەجێ بێڵین بڵین ئەلەو شوێنە لە مامێک بڕێنە هیچ نەمامێکی تیان ناڕوێت لەبەرەوەی کاریگەری ئەم پلاستیکە لەگەڵ خاکەکەیە بە تەواوەتی تێکەڵ بوو و خاکەکەی شیتەڵ کردو و جارێکی تر بە پیتی نێشتووە بۆ مەترسی کاریگەری ئەم مادە پلاستیکیانە زانکۆی سلێمانی تونێلێکی هۆشیاریان دروست کردووە بە دەبەی پلاستیکی دەبەی پلاستیکی ئەو دەبانی کە فرەدراون کۆکراونەتەوە تونێلێکیان دروست کردووە ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەبێت چەندین چالێکی تر لە خۆ دەگرێت مەترسیەکانی مادی پلاستیکی دەخەنە ڕوو لە ڕێگەی چەند پسپۆر و شارەزایەک لە بواری کەشوهەوا و ژینگەدا ئەمڕۆ مەقسە لەسەر ئەو تونێلەکەین و باس لە کاریگەری و مەترسیەکانی مادە پلاستیکیەکانەکەین لەسەر ژینگە بە میانداری مامۆستا شاگوڵ ئەبوبەکر کابڕێزیان توێژەرن لە دەستەی کوردستانی بۆ دراسات و توێژینەوەی زانستی مامۆستاگیان زۆر بەخێر بێت ڕۆژێکی باش زۆر سپاس بۆ فرسەتە زۆر سپاس چاتان تونێلی هۆشیاری لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ژینگە مەبەست لەم تونێلە چیە بۆ بیرتان لەوە کردەوە بە دەبەی پلاستیکی تونێلێک دروست بکەن مەبەستەکە چیە زیاتر نازانم ئەگەر باسی هەموو پرۆژەکە بکەم یا بەس باسی تونێلەکە بکەم خۆی لە ڕاستیە دروستکردنی تونێلەکە تەنها ینی بەشێکی سەرەکی و گرنگی پرۆژەکەی بەڵام تەنها هەموو پرۆژەکەی نییە خۆی پرۆژەکەی ئێمە کە کاتی خۆی تەقدیممان کرد بۆ کۆنسوڵخانەی گشتی ئەڵمانیا لە بەغا ئەوان فەندی پرۆژەکەیان کردین و ئێمە دەستمان کرد بە ئیشکردن تایە کەمێک دواکەوت بۆی هەنێ وردەکاریەوە کە ئێستا خۆش نێباسی کەم مانگێک دواکەوتین ویسمان لە مانگی هەشتا دەست پێ بکەین کەوتە کۆتایی مانگینەوە بیدایەتی پرۆژەکەی ئێمە خۆی لە حەزەکەم ئەوە باسکەم کە لە چەند قۆناغێک خۆی بینێتەوە قۆناغی یەکەمیان ئەنجامدانی زیینجرە وەرشۆپێک بۆ کۆمەڵێک و گروپێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی پاشان دوای ئەو وەرشۆپانە ئێستا قۆناغی دانان و دیزاینکردنی تونێلەکەی لە ناو زانکۆی سلێمانیە و پاشان دوای تونێلەکە دوام سێ ڕۆژە کە تەواو ئەبێ ئێمە دوو قۆناغی دوو مەکتەبی خوێندنگەی سەرەتاییمان وەرگرتووە لە ناو سلێمانیە بە نمونە تابعاً ئەمە هەموو پەروەردە ناگرێتەوە بەڵام بە نمونە ئەم دوو خوێندنگەیمان وەرگرتووە کە لە قۆناغەکانی 3 بۆ 6 ئەو گروپە خوێندکاری کە زانیاری تەواویان لەسەر ئەو وەرکشۆپانی کە بۆیان کراوە و لە پسپۆڕی جیایە کە هاتوون لە ماوەی ئەو دوو وەرکشۆپە زانیاریان وەرگرتووە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا پیسبوونی ژینگە و لە هەمان کاتە وەکو تەطبیقکردنی ئەو زانیاریانە ئەم تونێلە خۆیان پۆستەرەکانیان دروست کردو و دیکۆریان بۆ کردووە هەر خۆشیان دیزایانی بڵین عفو دیکۆری دیزانەکان ڕازانەوەتەوە دوای ئەمە هەر ئەم پۆلە خوێندکارانە بن بە دوو گروپەوە لەو دوو خوێندنگایە هەمان ئەو زانیاریانە بەڵام بە شێوەیەکی سادەتر کە خوێندکارانی ئەو دوو قۆناغە ئەو سێ قۆناغە کە لەو دوو خوێندنگایە وەرمانگرتووە کە پۆلی 36 پێیان ئەوترێتەوە هۆشیار ئەکرێنەوە لەسەر ئەو گۆڕانکاریانە لە کۆتایی پرۆژەکەشا کە ئیشەڵا لە مانگی 12 ئەبێت ئەوە ئێمە بە مەیدانی ئایان بێنە سەر شوێنی پیسبوونەکان ئەنی ئەم پۆلە خوێندکارانە کە لە ئەوڵی پرۆژەکەەوە لە سەرەتاوە لەگەڵ مانابوون و بەم قۆناغانە هاتوون لە کۆتای ئەشان بێنە سەر ئەو شوێنانەی کە پیسن لە سلێمانیا و لە هەمان کاتا ئەیان بۆ شوێنێکی جوانیش لە کوردستانە پیشانیانێن کە جیاوازی ئەم دوو شوێنە کە کێ هۆکارە لەم پیسبوونانە ئێمە ئەتوانین وەکو تاکێک چی بکەین و هەموو مەبەستی سەرەکی پرۆژەکەش بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خوێندکاری زانکۆیە بە شێوەیەکی سەرەکی و پاشان کۆمەڵگەش لە ڕێم پرۆژەوە کە ئێمە پرۆمۆشنی بۆ ئەکەین و وڵاوێکینەوە بینەرێکی زۆری ئەبێ پێیجێکمانەیە هەر بە ناوی پرۆژەکەەوەی لە فەیسبوک ڕۆژانە ئێمە هەر لە بیدایەتی پرۆژەکە تا ئێستا ئەوە چالاکیانێکی یەکیندایە بەزێنین ڕۆژانە ڕاستیەکەی پرۆژەکە حەزەکەم باسی ئەوەش بکەم کە ئێمە تونێلەکە زانکۆی سلێمانی نەیکردووە بەڵام بە هاوکاری زانکۆی سلێمانی کە سوپاسەوە ئەو شوێنیان یاینێ بۆ ماوەی کە پرۆژەکەی تیادائەنین
هیوادارم لەسەر داوای زۆربەی ئەوانی کە هاتن بۆ پرۆژەکە دوێنێک یەکەم ڕۆژی بوو پێیان خۆشە لەناو زانکۆ بمێنێتەوە بەڕاستی دانان و بەستنی ئەو ئەسکەلەیە کاتێکی زۆری لێبرنی زۆر هیلاگوین ڕۆژانە کە سەعاتنەوە بۆ ڕۆشتین هەتا 5 و 6 ئیشمان تیا کردووە تەمان ئەو خوێندکارانی کە لەگەڵ ئیشمانە بوون زۆر سپاسی یەک بەیەکیان ئەەکەم لێرە حەزەکەم عفوان ساشاگل با لرارات برمزام آنی که بیکو ایش اکن هاوکاری اکن تنها مامستا برزکان یا خود با هاوکاری لگل خوانکارکان شا ایوا ام کار انجام ده جا بیرم چو او باس بکەم موبایل سەرەتاوە هەر بموتایمە چەند کەس پێک هاتووی لەم پرۆژەیە لە ڕاستیە ئەو چوار بەشە سەرێکی کە پرۆژەکەی چۆنەڵی پێشکەش کردو و تەفاسیلەکەیمان بێکەوە شێر کردو لەگەڵ یەکاوکو تیمێک دەستی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی کە خۆم لەوێ دەوام ئەکەم لەگەڵ دکتۆرە شنەیە کە ئەو دکتۆرە و مامۆستای زانکۆیە لە هەمان کاتە لە پرۆژەکە لەگەڵ ئێمە و لە زانکۆی سلێمانیە بەڕێزیان و لە دەستی کوردستانیشە لەگەڵ دوو NGO کە ڕێکخراوی ئارت+ کە کاکسەفین بەڕێوەبەری ڕێکخراوەکەیە لەگەڵ کاک نەبیل کە لە پارێزەرانی ئاوی عێراقا دڵنیام هەمووتان ئەیناسن کاکسەفینیش کاری زۆر جوانی کردووە لەگەڵ زانکۆی سلێمانیە ئەم چوار بەشە سەرێکی ئەم چوار جیهاتە لەناو پرۆژەکە ئێمە بە تیم ئیش ئەەکەین لەگەڵ ئەو پۆلە خوێندکارێکی وتمان هەڵمامژاردوون کە خوێندکاری دکتۆرشنە و لە حەزەکەم ناوی بەشەکانیان بێنم کە لە بەشی پەروەردەی بنەڕەت و فەلسەفان بۆ ئەم گروپەمان هەڵبژار لە ڕاستیە خوێندکارانی زانکۆ هەمویان ئەگرێتەوە تەنها تایبەت نییە بە گروپێک بەڵام پرۆژەکەی ئێمە بەم سکیڵە ئەتوانین لە ئێستا بەم جۆرە ئەنجامی بین لە داهاتوە پێمان خۆشە ئەم پرۆژەیە یان دەوڵەمەت بکرێ بە چالاکی تر و کەسانی تر بێن لەگەڵمانە بن نەک تەنها لە ناو زانکۆی سلێمانی یەک زانکۆ لە زانکۆکانی تریش چالاکی لەم جۆرە بە شێوەی جیاواز بیرۆڕای تری تێکەڵ بکرێت و فکرەی خوێندکارەکان خۆیان بێن بەشدار بن لە پرۆژەکە چۆن ئێستا ئێمە بەشداری خوێندکارانەمان پێ کردووە حەزی شەکەم باسی پرۆژەکە بکەم بۆ ئێمە لە مادەی پلاستیک دروستمان کردووە لە ڕاستیە ئێمە ئەو وەکوتم هەدەفی سەرکی ئێمە هۆشیارکردنەوەی خوێندکارانی زانکۆیە ئەو گروپێک کە لەگەڵ مانابوون ڕۆژانە گەڕاون بەناو کەمپی زانکۆیە ئەم دەبانیان کۆ کردوتەوە لەناو ئەو خەشاکەی کە خوێندکار خۆی فڕێ ئەیان لە بنی دارەکانە دەبە گەورەکانیش لە ناو زانکۆ دەبە گەورەکان لە ڕاستیان نەوەڵا ئەویان ئێمە بە هیلاکیکی زۆر تا دەستمان کەوت بە خۆشحاڵیەوە ئێستا ئێمە هەر باسی شتی خراپ نێرینی نەکەین لێرە چەند کاردێکی ڕسایکلین هەیە لە سلێمانی نازانم وردەکاری ئیشکردنی ئەو کارگانە چۆنە بەڵام هەستەکەم لە دەستپێکردنیکی پرۆژێکی باشە نیشەڵات داهاتوان ئەنجامەکەی بینین کۆی ئەەکەنەوانی ئەم پلاستیکان ئێمە حملەیەکی باشیش بووە زانکۆش پاک بۆتەوە لە طبعاً ئەو دەوە گەورانە ئێمە ویستمان چۆنەڵی هەم پرۆژەکە ئێمە پێویستمان پێێتی هەم ئەو کەسانیشی کە کۆیکەنەوە شتێکی مادی سوود بگێنن بە ئەوانیش بەڵام لە ڕاستیە فریانە ئەکەوتین ئێمە دەبەکان کۆکینەوان خێرا ئامادەیانە کرد بۆ توانەوە یعنی بۆ یەکێک لە تانجەرۆ ئێمە کاکسەفین و چەند کەسێکی تریش لەگەڵیا کە ئەچون دەبەکان بێنن ئەیانوت فریا ناکەین لەبەروی خێرا حازرەکری بۆ توانەوە ئێمە فریا ناکەوتین وەریگرین لە پرۆژەکە بەکاری بێنین دەبێت لاکێکی زۆر من لە ماڵی خۆمانەوە یەکێکی تکە لە ماڵەوە ئەو دەبانە بەکارهێنێ کۆمان کردوتەوە لە کافتریا من ینی عادەتێک لەو دەبانم لە کافتریاک لە نزیکی خۆمانەوە پێم وتم بۆم دانێن کۆمان کردوتەوانێ و بریە هەر لە تانجەرۆ کۆ نەکرێتەوە خەڵک لە ماڵەوە پرۆژەیەکە بواە لە ماڵەوە تجارت کردێتەوە لە بەرامبەردا ینی لە هەندێک وڵات گۆڕینەوە یان تۆ بڕەپارەیە وەرەگریت لە بەرامبەر مادە پلاستیکانە ئەم بۆ خۆم چەند جارێک تووشیەوە بم لە هەندێک شوێنە داوای نایلۆنی هەر ئەم نایلۆنە پلاستیکانە ئەکەی کە دەتوێت میوە سەوزەی تێ بکەی بە باجێکیش بی ڕەپارەیەک لە بەرامبەریا بی بیرتانەوە نەکرێتەوە ئێوە ئەم پرۆژەیەتان بکەنە پرۆژەیەکی گەشتگیر پێشکەشی حکوومەت و لایەنی پەیوەندیداری بکەن ئیتر لەمە لە بابەتە پلاستیکەکان بە یاسایی ڕیسایکل بکرێت لە ڕاستیە ئێمە لە کۆتایی پرۆژەکە هیوادارم ئەو فیدباکانی کە وەری ئەگرین ئێمە طبعاً لە بدایەتی لەسەرەتای پرۆژەکەەوە خوێندکارەکان کە هاتوونەتە ناو وەرکشۆپەکانەوە لە کۆتایی هەر وەرکشۆپەکە داوای ڕفلێکشنمان لێکردن فیدباک یعنی ئەو بابەتانی کە ئەمان وەکو ملاحەزەدای خۆی نووسیوانە و سوودیان لێبینیوە نووسیوانە ئەو فیدباکانەوە بە شێکێتی لەناو پرۆژەکە ئێمە ئەو میوانانی کە هاتوون پێمان وتون لە سەرەتای پرۆژەکەەوە کە هاتوون ناوی خۆیان نووسیوە و پێشنیاری خۆیان چی بووە لە کۆتاییە کارتۆنێکمان هەر لەو کارتۆنانی کە وتم فڕێ دراون تاوان پرۆژەکە هەمووی لە مەوادی
بەکار هاتوو دروستکراوە یعنی کە بێنە ناو پرۆژەکە حەزمەکە نزیکە خۆشتانتان بینێ هەموو ئەوانی کە تیا ئارسکراوە هەمووی ماوادی بەکار هاتووە ئەو کارتۆنی کە لە کۆتایی بڵین دەرگای پێشەوە ناوماناوە دەرگای پیسبوون و بابەتە نەرێنیەکان کۆتایی تونێلەکە ناوماناوە دەرگای هیوا کە بەرەو ئەوە ڕۆ پلاستیکەکان کەمە بێتەوانێ و لە ئەخیرە ئەو کارتۆنی کە لە دەرگای پشتەوە و کۆتایی تونێلەکەیە کارتۆنێکمانداناوە و لەگەڵ چەند ماجیک و جافێکا کە کۆمنت یان پێشنیاری خۆیان بنووسن هەموو ئەمانە کۆکینەوە لەگەڵ فیدباکی خۆمان و ئەو پسپۆرە ئەو کەسانی کە پسپۆر بوون لەگەڵمانە لە وەرکشۆپەکانە بیکەین بە راپۆرتێک لەگەڵ ئەگەر ڕێگەمان پێ بن لەگەڵ وزارەتی خوێندی باڵا و پەروەردەیە ئێمە دانیشین لەگەڵ یانی کەی تریش پێی خۆشە ئێمە حەزەکەین زۆرترین کەس بێ لەگەڵمانە بێ بکرێت بە چالاکی نەک هەفتانە بابڵین مانگانە یاخود لە ساڵەکە چەند جارێک ببێ بە هەر خوێندکارەکان وەکو مادەیەک بەشداری بکەن لەو پرۆژانەیە بووی لە وانەکانیان دانا بڕێن هەم ئەمنا بچێتە کاری ڕۆژانەی خوێندکارەکانەوە کە بێ بەشێک لە خۆیان نەبێ بە پرۆژەکە هەزانکوی سلێمانی و چەند دەستی کوردستانی و چەند ڕێکخراوێکی NGO میشانە بکە بەڕاستی ژینگە پەیوەندی بە هەمومانەوە هەیە ئەماوە لە هەموو کەسێکە هەر یەکێک لە لای خۆیەوە هەست بە بەرپرسیارەتێکی تەواو بکە بەرامبەر بۆ ژینگەی کە لەسەری ئەژی ئەمە بەشی یەکەمی پرۆژەکەتانەی ئەین هەنگاوی ترتان هەیە کە چەند هەنگاوێکی تری مابێت لە دواترا ئەنجامی بدەن وابزانم باسم کرد کە لە چەند قۆناغێک پێک هاتووە ئێمە قۆناغی دوای وەرکشۆپەکان بۆ خوێندکارانە دروستکردن و دانانی ئەم تونێلە ناو کەمپی نوێی زانکۆیە زۆر کەس ئەیوت بۆچی ئەم تونێلە ناهێنە بۆ نمونە پارکی ئازادی بۆ ناهێنە سەرا بۆ ناهێن زۆریان بەلاوە جوان بوو ئێمە ڕاستەکەی لەبەرەوەی هەدەفی سەرەکیمان خوێندکارانی زانکۆیە بە نمونە زانکۆی سلێمانیش لەبەرەوەی خوێندکارانە خۆیان هەر خوێندکاری زانکۆی سلێمانین لەوێ داماناوەکو ڕۆژەیەکی سەرەتایی وەکو ئێسپێشخەریەک لە کۆتاییە ینی ئێمە لە باسکردنی ئەویان کە کۆبینەوانی و ڕێبکەین هەر لەوابی هێڵینەوە بۆی بەردەوام خوێندکاران بچنە ناو تونێلەکە و پۆستەرەکانە خۆی بمێنێتەوە لەویا و بیبینن زۆر بۆ دانانی کاریگەری زۆر جار باس لەوە دەکرێت خەڵک ینی هەندێک پرۆژە هەیە کار لەسەر مرۆڤە سادەکان دەکاتەوەنی دەرەوەی زانکۆ ڕاستی ئەوەی سە سامپڵەکەتان خوێندکارانی زانکۆیە هەروەکو پێشنیارێک بیرتانەوە نەکرێتەوە هەندێک هونەرمەند بەشداری پێ بکەن لەم مادە پلاسیکیانە پەیکەر دروستکان هەندێک پەیکەر کە ئاماژە بن بۆەوەی کە تۆ تەماشاکە تۆ فڕیان دەدی بەڵام ئەمانە سیمایەکی جوانتریانێ ئەگرێ بمبیان کەین بە پەیکەر پەیامەکەش دەگات کە تۆ من فڕەنادەیت واتەپەردە بە پلاسیکەکە و لە هەمان کاتا کارێکی جوانە ژینگەش تۆ پاکەیت و لە مادانە جارێکی کارە بۆ منە لە بیرمە سلااو ڕێز خۆشەویستم بۆ هێزیرەک میرە هێشێکە لە هونەرمەندانی کە چەند کارێکی لەم شێوەی هەیە بەمنە لە لای چەخچەقەوە ئەو کات پەیکەرێکی دروست کرد لە فیلمی کامێراکان جارە فیلمە عکسەکان هەبوو لە بوتلی بیپسی ئەوەی گیتارەکە و کۆمەڵێک بابەتێک کە هەرچە لە ناویەکانیشمانینا بەڵام مۆزەخانەیەکیشتان باس کرد لەسەر دروستکردنی مۆزەخانەی گیانداران وەکو باخچەی گیانداران زۆر جوان بوو دوێنێ باسم کرد بۆ گروپێک وتم خۆزگەی مش تەبان و حیواناتانە ئێمە گە باسی ژینگە بکەین تەبان هەر پلاستیک پیسی ناکات تەبان ئێمە گەر گیاندارێک بینین لە شوێنێک سزنیکین لە ژینگەی خۆی دووری خین و لەو سروشتێکی تیای ئەژی ئەوە زۆرەکە لە شێوانی ژینگە تەبان ئێمە لە ناو پۆستەرەکانە حەزم کرد باسی ئەوە بکەم کە ئێمە تەنها باسی پلاستیک ناکەین باسی بەڵێ چۆنێتی هەڵسوکەوتی ڕۆژانەمان لە ژیانمانە ئێمە چەند کاریگەریمان هەیە لەسەر پیسبوونی ژینگە هەر لە خواردنەوەی بتلێک ئاوانە هەر لە خواردنی ئەو بابەتانێکی بە ڕۆژانە کە مەسەڵەن خواردنی گۆژێکێکە لەوانی کە لەوانەیە دوور بێ ئەوانی کە بیریان لێ نەکرد بێتەوە بە دووری بزانن کە کاریگەری هەیە لەسەر زیادبوون ڕێژی دۆمەکسیدی کاربۆن بۆ ئەم گیاندارانە کە لە ژیانیانە لە ماوەی لایفستایڵی نەهتاو کاتی ئێمە ئەیخۆین چەندێک پێویستیان بە ئاو بە شوێنی سەوزایی و بە ئەو وزە هەیە تاکو بێتە بەدەست تۆ بیخۆی یعنی ئەوانی کە ڕۆکخۆرن کەمتر دەستیان هەیە لە پیسبوونی ژینگە بە دەردانی دۆمەکسیدی کاربۆن کە هۆکارێکی سەرەکیە لە دروستبوونی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە قۆناغەکانی دو ئەوە بیرم چوو بیڵێم قسەکردی بەسەراوە چونکە پرۆژەکە دەوڵەمەندە نازانم کامیان باس بکەم دوای ئەمە وەکو وتم ئەیان بین بۆ ئەو دوو خوێندنگایە خوێندنگەی شاکار و خوێندنگەی ڕەئوف عەلی ئەفەندی نمونەیە یەکێکیان نمونەیەکیشان هەر ئاساییە دروستکردنی تونێلەکە قۆناغی یەکەمە بەڵێ قۆناغی دووەمە وەرکشۆپەکانمان بۆ کردوون لە قۆناغی یەکەمە ئەمە دووەمە سێمیان ئەوەیە کە ئەم بێنە ئەو دوو خوێندنگایە تونێلەکە بە سکەڵێکی بچووکتر ئەو دوو دەرگای تونێلەکە لەوانە بێن لەیەک بە شێوەیەک من ڕاستەکەیەوە کاک ستەفین زیاتر
ئیشی دیزاین و بەستنی ئەسکەلەکە ئاکات ئەو فکرێکی تری لە مێشکا هەیە بەتەمایە بە بچووکتر چووکە هەم سپیسیانی هەم بۆی ساحەوشت لە خوێندکاران نەگرین بۆ سێ ڕۆژە ئەیبێن و دوو خوێندنگایە و لایەنە کاتە دوای ئەیان بێن بۆ بە مەیدانی بۆ شوێنی پیسبوونەکان و شوێنێکی شکە پاک بێ و ژینگەکەی شیاو بێ بۆی کە پیشانیان بین زۆر باشە دەستەکانتان خۆش بێ مامۆستا شاگوڵ بە دڵنیاییەوە بیرۆکەیەکی زۆر جوانە پرۆژەیەکی زۆر جوانە وەک ئاماژە شپێکرد بە دەرلەوەی کە هەوڵ ئەدرێت کە هەر یەکێک لە لای خۆی هۆشیار بکرێتەوە بەرامبەر بە ژینگەکەی وەکو هەڵمەتێکی زۆر دەوڵەمەنی ژوایە کە تۆ ژینگەکەی خۆت پاک بکەیتەوە لە مادە پلاستیکەکان و ئەو مادانەی ترکە زیان بە ژینگەکەمانەگەیانە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەستان خۆش بن.